ئەندرۆ سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. ئەمێ هەندێک پرسیار سەبارەت بە دیموکراسی لە عێراق و لە هەرێمی کوردستانی عێراق لە جەلابت بکەم. با لە بەغداوە دەست پێ بکەیت. پێت وایە پرۆسی دیموکراسی لە عێراقدا بتوانێت ببێتە پرۆسەیەکی جێگیر بەو شێوەی کە خەڵک خواستێتی؟ نا بەداخەوە نا، چونکە تۆ لە عێراق پرۆسەیەکی دیموکراسیانەی هەڵبژاردنت هەیە و ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە و جێی سەرسوڕمانە. خۆم یەکەم هەڵبژاردنم لە یادە کە کرا لە ساڵی 2005دا و شتێکی گەورە بوو. بەڵام کێشەکە لەوەدایە دیموکراسی هەر تەنها بریتی نییە لە هەڵبژاردن، بریتیشە لەو دامەزراوانەی هەڵبژاردن بەڕێوە دەبن. ینی ئەگەر هەڵبژاردن نەکرا بتوانن بڵێن بۆ نەکرایان مافی بە دوواداچوونیان هەبێت، چاودێری و لێکۆڵینەوەیان هەبێت بەسەر حکومەتەوە، یانیش بەرپرسیارکردن هەبێت. بەداخەوە ئەمانە نین، هەر بۆیە ئەم کێشانەی وەک گەندەڵی و خراپی بەڕێوەبردنت هەن و ئێستاش کێشەی گەورەتر هەیە وەک لێسەندنەوەی ئەو ناوچە زۆرانەی داعش داگیری کردبوون. بەڕاستی ئەمە گرفتە کە هێزێکی تۆکمەی لەشکریت نەبێت، لەشکرێکی لاوازت هەبێت بەهۆی خراپی بەڕێوەبردنی وڵاتەکەەوە. هەر ئەم خراپی بەڕێوەبردنەش بووە هۆکاری ئەوەی هێزە ئاسایشەکان نەتوانن پارێزگاری لەو هەموو ناوچانە بکەن کە داعش دەستی بەسەرداگرتن. ئەمە بێ لەوەی شتی زۆر خراپ ڕوویاندا، کەوتنی مووسڵ، ژینۆسایدی شنگال، تاوانی گەورە لە سەرانسەری عێراقدا ڕوویانداوە. لێکۆڵینەوە لەو بەدکاریانە دەکرێت و ناکرێت. هەر بۆیە دەڵێم ڕاستە هەڵبژاردن هەیە، بەڵام دیموکراسیەتێکی ڕاستەقینە بوونی نییە. هەموو ئەمانەی کە باسی کردن کەم و کوڕیەکە لە حکوومەتی عێراقی و لە گەورە کاربەدەستانی عێراقیەوەیە یا کەم و کوڕەکە لە تێنەگەیشتنە لە پرۆسەی دیموکراسی؟ دەزانی تێکەڵە لە هەردووچان، ئەمەش لە هەموو وڵاتێکداوە هایە. لە هیچ وڵاتێکدا ناتوانانی تەنها پشت بە خەڵکە باڵا دەستەکە ببەستیت، پێویستە لە ئەستۆی دەنگدەرانیش بێت کە دەبێت پرسیارە ڕاست و دروستەکە بکەن. با لە بیرمان نەچێت دیموکراسی شتێک نییە لە شەو و ڕۆژێکدا بێتە ئاراوە، شتێکە قۆناغ بە قۆناغ دێتە ئاراوە. دامەزراوەکانیش هەنگاو بە هەنگاو گەشە دەکەن و کاریگەر دەبن. جا بۆ ئەوەی ئەمانەت هەبن پێویستت بە ئاشتیە، گەر ئاشتیت نەبوو ئەوە ینی ئابوووریەکی جێگیرت نابێت. زۆر قورسە ئەو دامەزراوانت هەبێت لە کاتێکدا یەکێک لە گرفتە بنچینەیەکانی عێراق لە پاشکەوتنی ڕژێمی دکتاتۆریەوە ئەوە بوو ئاشتید نەبوو، بەرنامە نەبووە. دوای ڕووخاندنی سەدام حوسەین خەڵکی عێراق هەستیان بە نادیاری دەکرد، نەهاتن بڵێن دەی هەوڵی حکومەتێکی باشتر دەدەین، حکومەتێکی نوێنەرایەتی کردن، وڵاتێکی دیموکراتی. لە بری ئەمانە کەوتنە شەڕەوە. تۆ سیرکە تەنانەت پشوویەکیان نەدا باوانەی لەسەر وەختی سەدامدا دەچەوسێنرانەوە بە تایبەتی شیعەکان و کورد. جا بۆیە ئەگەر خەڵق پشووی نەدرێتێ ینی دەرفەتی نادەیتێ ئیش لەسەر دامەزراوەکانی وڵاتەکەی بکات، یان حکومەتێکی هەبێت و نەکەوێتە هەڵەوە. دەزانی لە وڵاتە دیموکراتیەکاندا حکومەتەکان هەڵەی زۆر دەکەن، هەر بۆیە هەڵبژاردنمان هەیە تا ئەو حکومەتانە لا بدەین. ئەگەر ئەو دەرفەتە نەدرێت ئەوایانی دەرفەتی هێنانە ئارای دیموکراسیت نییە. زۆر ئاسانە و ئاساییە لۆمەی گەلی عێراق بکرێت، بەڵام گەلی عێراق ئەو دەرفەتەی نەدرایە. بەڵام بەڕای تۆ نزیکەی 14 ساڵ بەس نییە بۆ ئەوەی کە ئەم دامەزراوە دیموکراسیانە لە عێراقدا تۆکمە بکرێن. 14 ساڵە چەند هەڵبژاردنیش کراوە لە عێراقدا، هەر ئەو دەموچاوانن ئەمڕۆکە ڕێبەرایەتی عێراق دەکەن، بۆ ئەو گۆڕانە دروست نەبوو؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە. بۆچی هیچ گۆڕانکاریەکمان نەبینی؟ وەک گوتم قەیران هەن، هەر بۆیە توانایی نییە بۆ سەرکێشیکردن بەرامبەر دەموچاوەکان. با سەیرێکی گۆڕانکاری و پرۆسەی دیموکراتیزەکردن بکەین لە ڕۆژهەڵاتی دووردا. وڵاتانی وەک کۆریای باشوور و تایوان کاتێک لە قەیراندا بوون زۆر ئاسان بوو ببنە ڕژێمێکی سەرکوتکار، بەڵام کە قەیران و ئاڵۆزی نەمان لە ساڵانی هەشتاکاندا دیموکراتیزەکردنەکانیان سەرکەوتوانە بەجێگەیەندرا. ئەوە تا ئێستا لە کۆریای باشوور سەرۆک لە پۆستەکەی دەردەکرێت. ئەمەش بەڵگەیە
کە سیستەمەکە هیچ دەکات و خەڵکی خراپ دوور دەخاتەوە. با سەیری بەرازیل بکەین. 30 ساڵە دیموکراسی هەیە. پاش چەندان ساڵی فەرمانڕەوایەتی لەشکری بۆچی؟ چونکە ئابووری جێگیر و ئاشتی هەن. بەڵێ هاوڕاتم لەگەڵ ئەوەی گۆڕین لە دەموچاوەکاندا نییە لە عێراق، بە تایبەتیش ئەوانەی لەسەرەوەن و دەتوانم بڵێم هەر هەمان دەموچاون. ئەمەش ڕنگدانەوەی چۆنیەتی کارکردنی سیاسی عێراقیەکانە کە پەیوەندی هەیە بە ناوبانگی کەسەکان و تۆڕی پەیوەندیەکانیان و عەشیرەتگەرایی و داهات و دابینکردنی کار بۆ خەڵک کە بەڕێگەیەکی زۆر کۆن ئەو شتانە دەکەن. دەکرێت ئەمانە بگۆڕدرێن، بەڵام پێویستت بە جۆرێک لە جۆرەکانی سەقامگیری ئابووری و سیاسی هەیە تا خەڵق بڵێن ئەو سەرکێشیە دەکەم و ئەم دەموچاوە کۆنانە لا دەبم و خەڵکی نوێ دێنمە پێش. سەیری ئەمریکا بکە، هەر هیچ نەبێت 8 ساڵ جارێک سەرۆکێکی نوێ هەیە، چونکە دامەزراوەکان هیچ دەکەن. لە عێراق دەنگدەرت هەن، بەڵام لەگەڵ ڕێبەردا ڕێبەری سێبەریشت هەیە. دەزانین لە عێراق کێ ڕێبەرە و کێش خۆی بە ڕێبەر دەزانێت. ئەمەش ئەنجامی ئەوەیە خەڵک لە ژێر ترس و فشاردایە و بە شوێن بێوەیی ترین بژارەوەیە نەک ئەو بژارەی سەرکێشی پێویستە. ئەم پرسیارەت خاڵێکی گرنگە لەو ڕوانگەیەشەوە کە لەسەر ئاستی نێونەتەوەیش پرسیار دەکرێت تا چەند ساڵی تر پشتیوانی لە عێراق بکەین. چەندی تری پێدەوێت کە خۆیان ڕوبەڕووی شکستەکانی خۆیان ببنەوە. ئەمانە شتێکن پێویستە عێراقیەکان بیری لێ بکەنەوە. جا بەڕاستی خۆی ئەمە یەکێک بوو لە پرسیارەکانم، یعنی کۆمەڵگای نێونەتەوەی ئەگەر عێراق بەم شێوەیە بڕوە، من باسم لە شەڕی داعش نییە ئێستا، بەڵام دوایی دێمە شەڕی داعشیش. ئەگەر عێراق بەم شێوەیە بڕوە، ئەگەر عێراق نەتوانێت ڕێبەرانی خۆی بگۆڕێ تازایان کاتەوە لەگەڵ خواستی خەڵکدا بن، کۆمەڵگای نێونەتەوەی چۆن دەتوانێت بیکاتە بیانوێک بۆ یارمەتیدان و کۆمەکردنی عێراق؟ بەڵێ ئەوە یەکێکە لە کێشەکانی ئایندە و بەداخەوە شتەکان بەرەو خراپتریش دەبات. وڵاتانی کۆمەکبەخش بێزار بوون و وەهاش هەز دەکەن دارایی پێویستیان بە عێراق داوە. بەڕاستی بێزارن لەو هەموو پشتیوانیە سیاسی و دارایی داویانە بە عێراق لە کاتێکدا هیچ بەرەو پێشچوونێک نابین و ئەوانە گەمژەنین و دەشزانن چەندێکی ئەو کۆمەکە داراییانە دزراون. کێشەکە لەوەدا دەبێت پارە نادرێت بۆ ئاوادانکردنەوەی شاری مووسڵ، بۆ شنگال، بۆ بەغدا، وەک بەرەنجامێکیش هەژاری و برسێتی و تووڕێی سەر هەڵدەدەن و خەڵکیش دەریان دەبڕن و ئیتر توند و تیژی دێتە ئاراوە. پێویستە عێراق لە مەودایەکی کورد خایەندا پەرە بە باری ئاسایشی خۆی بدات و شکستی تەواوەتی بە داعش بێنێت. ئەمە شتێکە هەموو لایەک دەیخوازن. ئێستا ئەگەر بڕوانیتە ئەوەی لە وڵاتی ڕۆژئاواچی دەگوزارێت، دەبینیت پشتکردنە وڵاتانی وەک عێراق هەیە بە ئەندازەیەکی بەرچاو، ئەوانی کە دەڵێن سەقامگیری ئاسایشیمان دەوێت و گوێ نادەن بە مافەکانی مرۆڤ و دیموکراسی و گوێ نادەن بە ئاوادانکردنەوە. پێویستە خەڵکی عێراق تێگەشتنیان هەبێت لە هۆکاری ڕوودانی ئەمە. ئەو کارە سەرەکیەی پێویستە بکرێت بەڕای من ریفۆرمکردنی سیاسەتی ناوخۆییە بۆ ئەو گۆڕانکاریانی کە پێویستن. نازانم گەشتبین نیم بەوەی لە بەغدا ئەمە ڕوو بدات، لەوانەیە لە هەریمی کوردستان ڕوو بدات، بەڵام ڕێبەرایەتیەکی دەوێت. بەڵام ئەندرۆ ڕایەک هەیە لە ناو عێراقیەکاندا، هەندێک لە عێراقیەکان لە بڕواایەدا درێژە کێشانی شەڕی داعش لە بەرژەوەندی ئەو کاربەدەستە عێراقیانەیە کە بە تەواوەتی تێوەگلاون لە دۆسەی گەندەڵی. نازانم تۆ هاوڕای لەگەڵ ئەوەیاننا؟ Well, I mean, unfortunately, being in government in a country like Iraq is an opportunity for corruption. هەرچۆنێک بێت بەداخەوە لە حکومەتێکدا بیت وەک ئەوەی عێراق، ینی دەرفەتێکە بۆ گەندەڵی. کێشەکە لەمەدایە قەیرانی داعش کۆتایی پێدێت، بەڵام بۆ هەتا نابێت. شتێکی تر هەرجێ دەگرێتەوە وەک پێشتر قاعیدە هەبوون. ئەوجا داعش هات و دواتر شتێکی تر دێت. خۆ لەوانەشە ئەو شتەی دوای داعش لە داعش خراپتر بێت. لەو سۆنگەیەوەی قاعیدە وتی داعش زۆر خراپە. نامەوێت باز لە خراپەکاریەکانی داعش بکەم. ئەوە تا بینیمان لە لەندەن چی کرد، هەر بەردەوامیش دەبێت. جا لێرەدا دوو بژارەمان هەیە، یان ئەوە تا برینەکە بپێچین بەو هیوایەی خوێنەکە بوەستێتەوە، یانیش ئەوە تا نەشتەرگەریەک بکەین و برینەکە ساڕێژ بکەین. بۆ عێراقیش وەهایە پێویستە هەوڵەکان بۆ ریفۆرمی سیاسی بەردەوام بن. هەرچەندە لە 2003 تا 2009 هەوڵەکان دەدران، بەڵام سەریان نەگرت. ئێستاش ئەرکەکە لە سەرشانی عێراقیەکانە تا هەنگاوی خۆیان بنێن، وەلێ بەداخەوە باشترین
دۆستی عێراق کە ئێرانە بەرژەوەندی لەوەدا نییە عێراقێکی بەهێز ببینێت. سەیرترین شت لەو پەیوەندیانەدا ئەوەیە ئێران دەیەوێت عێراق ببینێت شکستی بە داعشێنەوە، چونکە لە ئێستادا داعش لە بەرژەوەندی ئێران نییە. لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ببێتە بەرژەوەندی بۆ تاران. ئێران دەخوازێت بەغدایەکی لاواز هەبێت، ئەمە وەک ئەوسای مۆسکۆ و بەرلینی ڕۆژهەڵاتە. یەکێتی سۆڤێتی پێشوو دەیخواست ئەڵمانیایەکی ڕۆژهەڵاتی بەهێز هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی وڵاتانی ڕۆژئاوا، بەڵام نەیدەویست هێندە بەهێز بێت تا بەرەنگاری مۆسکۆ ببێتەوە. ئێستاش ئەگەر دەست بەرداری عێراق ببین ئەوە عێراق دەبێتە هاوپەیمانی ئێران و وەک سەرۆک ترامپ و زۆر ڕێبەری تریش دەڵێن ئێران کێشەیەکی سەرەکیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵام ئەمە ئەندرۆ ینی هەر سیاسەتی تاران نییە بەتەنیان توانرێ بگوترێ کە ئەمە سیاسەتی وڵاتانی تری ناوچەکە بە تایبەتی شانشینی عەرەبستانی سعودی ئەوە وڵاتی تورکیا ئەمە ئەگە وردی بکەینەوە زیاتر لەوانەیە کوێت و شانشینی ئوردنی ژەر بە هەمان شێوە بن بەرامبەر بە عێراق. That's absolutely right, and that's because ئەمە بێ هیچ چەندوچوونێک ڕاستە، بە تایبەتیش بەهۆی ئەوەی لە ڕووی مێژویەوە کاتێک لە ساڵی 1920دا بەریتانیا وڵاتی عێراقی دروست کرد بووە وڵاتێکی لەشکری، دەکرێت بگوترێت وڵاتێکی بەهێزی سەربازی بوو لە ناوچەکەدا بە کۆمەڵێک خواستەوە. جایەکێک لە کارەساتە سەرەکیەکانی عێراق لە مێژوودا دروستکردنی ئەو لەشکرە بوو. بۆیەشە من زۆرم بەلاوە سەیرە کاتێک گوێم لەو هەموو کاربەدەستەی ئەمریکا دەبێت کە دەڵێن نەدەبوایە بڕیاری هەڵۆشاندنەوەی لەشکری عێراق بدرایە لە پاش 2003ەوە. جا ڕاشکاوانە بڵێم ناکرێت لۆمەی هەموو کارەساتەکان لە ئەستۆی پارتی بەعز بندرێت. بەڵێ بەعز بەرپرسیارەتی هەبووە لەسەر وەختی خۆیدا، ئەی پێش بەعز کێ بووە؟ بێگومان لەشکر بوو، ئەوە لەشکر بوو کۆمەڵکوژی ئاشووریەکانی کرد زۆر پێش پارتی بەعز. ئەوە لەشکری عێراق بوو دەیویست ببێتە هاوپەیمانی نازیەکان. ئەوە لەشکر بوو 8 ساڵ شەڕە کارەسات بارەکەی لەگەڵ ئێراندا کرد، شەڕی کوردی دەکرد. جا بوویە کاتێک دێتە سەر بابەتی دراوسەکانی عێراق بێگومان ترسیان دەبێت لە عێراقێکی بەهێز. ئێستاش کە لەشکر لەلایەن ژەنەراڵە شیعەکانەوە سەرکردایەتی دەکرێت لە بری ژەنەراڵە سوننەکانەوە، هەر لەشکرێکی بەهێزە لە وڵاتێکدا کە هێشتا دیموکراسی نییە و هێشتا جێی متمانە نییە. جا بوویە تێگەیشتن هەیە لە نیگەرانیەکانی وڵاتانی دراوسێ عێراق. ئێستا لەسەر عێراقیەکانە دڵنیایان بکاتەوە کە متمانیان بە عێراقێکی بەهێز هەبێت. جارێکی تریش دەیڵێمەوە من ئەوە نابینم ئەگەر ئاشتید نەبێت یان هیچ جۆرە متمانەیەکی ئاسایشید نەبێت وە کەسێکیش دەرنەکەویت پەیمانی ئاشتی ئاسایش بدات، ئەوە هەر دەموچاوەکان لە جێ خۆیان دەمێننەوە و بە هەمان شێوە نیگەرانیەکانیش. هەموو ئەمانەی کە باسمان کردن بۆ هەرێمی کوردستانی عێراقی ژوایە کە ئێستا هەرێمەکە توانین بڵین نیمچە خود مختارە لە عێراق. Well, Kurdistan's got its own very different political issues. کوردستان تەواو جیاوازە لە ڕووی دۆسیە سیاسیەکانەوە. کوردستان کێشەی نەتەوەییە بۆ دراوسەکانی نەک کێشەی ئاسایشی. کەس بڕوا ناکات بگوترێت هێزی پێشمەرگەی باشوور سبەی دەچێت ڕۆژهەڵاتداگیر دەکات. هەموو کەس دەزانێت شتیوە هاڕووناتات. کوردستان ئامانجی فراوانکردنی دەسەڵاتی نییە. هەر بۆیە کێشەکە وەک ئەوە نییە بەغدادێکی بەهێزت هەبێت و ببێتە مایی مەترسی بۆ کوێت یان عەرەبستانی سعودیە. کێشەکە لای دراوسەکانی کوردستان لەوەدایە ئایا نمونەی کوردستانێکی سەرکەوتوو چه کاریگەریەکی دەبێت لەسەر کوردەکانی ئەو وڵاتانە. خاڵێکی تریژەوەیە کوردستان بۆ زیاتر لە 20 ساڵە پەرە دەسەنێت و ئێستاش کێشەی گەورە لەوێ ڕێفراندۆمە. باش تێک لەسەر ڕێفراندۆم بڵێم. بۆ زۆر کەس ئەم ڕێفراندۆمە خاڵێکی کۆتاییە، کۆتایی بە پەیوەندیەکی ناخۆش لەگەڵ بەغدادا. بەڵام کێشەکە ئەوەیە ڕێفراندۆم دەبێتە خاڵێکی دەستپێک کاتێک دەست دەکەیت بە پێکێنانی دەوڵەت شتەگەلێکی ئێجگار زۆر هەن پێویستە تەواو بکرێن. کێشەی تەکنیکی هەیە، پێویستە ڕوبەڕویان ببیتەوە، پێویستە دارایی خۆتت هەبێت، بانکی نێوەندیت هەبێت، سیستمی بانکیت دەوێت. ئەمە بێلەوەی پێویستە بڕیاری سیاسیانەی قورس بدەیت سنوورەکانت کامانە دەبن، چ جۆرە سنوورێک دەبن، پاسپۆرتت چۆن دابین دەکەیت، چه میکانیزمێک بەکاردەهێنیت تا بزانیت کێ کوردە و کێ کورد نییە. بەڕاستی ئەوەی منی نیگەران کردووە سەنگی خستنە سەر بەرئەنجام و ئامانجی ڕێفراندۆمە، نەک سەنگی خستنە سەر ئەوەی ئایا لە پاش ڕێفراندۆم چی ڕوو دەدات. بە واز لە وردەکاریانە بێنین ئەمانام وردەکارین لە کاتی خۆیان ینی قسەکردن زۆر ڕژ دەبێت لەسەری. بەڵام حەزەکەم بزانم بەڕای تۆ کورد دەتوانێت ئەو هەنگاوانی کە
دەیەوێت بینێت بتوانێت بەڕێیان کە بەو سیاسەتێک کە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا بەکاری هێناوە، ینی خۆ دەزانی سیاسەتەکە گلەی و گازەندەی زۆری شەقامی کوردی لێ هاتوۆتە ئاراوە. That's an excellent point, and that's one of the underlying problems, that there's an ongoing political crisis in Iraqi Kurdistan. Now, ئەمە خاڵێکی زۆر گرنگە و یەکێکیشە لە کێشە سەرنجڕاکێشەکان. قەیرانێکی بەردەوامی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان. تێدەگەم سیاسەکانی کورد دەیانەوێت ئەم قەیرانانە بە ئاشتیانە چارەسەر بکەن. هەرچەندە کاتی دەوێت، بەڵام دەشبێت بڵێم کاتێکی زۆری خایاند. دەزانی ناخوازین بگەڕینەوە بۆ ساڵانی نەوەتەکان و هەموو کەسێکیش دەزانیت ئەو گەڕانەوەیشیانی هەبوو. بۆیە دەڵێم کاتی دەوێت، بەڵام هەرچۆنێک بێت ئەمە کوردستان لاواز دەکات. ئەمە یەکێکە لەو هۆکارانی بۆ تەمایی هەوڵەکانی حەشدی شعبی کە بۆتە کێشەیەکی ڕاستەقینە بۆ کوردستان، چونکە ئەگەر نەتوانیت ئاسایش و پارێزراوی دابین بکەیت، ئەوە خەڵق لەگەڵ ئەوەدا دەڕوات کە ئاسایش و پارێزراوی بۆ دابین دەکات، وەک ئەوەی لە شنگال دەیبینین. ئەوە کێشەیەکی ڕاستەقینەیە. جا بۆیە پێویستە لە کوردستان ئەو کێشانە چارەسەر بکرێن و لەگەڵیشیدا خۆی بەهێز بکات. بۆ خۆ بەهێزکردنیش ئەگەر کێشە سیاسەکانت چارەسەر نەکردبن، ئەوە متمانە لە دەست دەدەیت و نەمانی متمانەش بەڕاستی کێشەیە. با نمونەیەکت بدەمێ. یەکێک لەو دامەزراوانی ئێجگار پێویستە ریفۆرم بکرێت لە کوردستان. دامەزراوەی لەشکریە لە کوردستان تەنانەت گولەش چییە دروست ناکرێت. بهێنە بەرچاوی خۆت، تۆ سەربەخۆ بیت و هەموو دراوسەکانت سنووری ئاسمانیان بە ڕوودادا بخەن. چۆن دەتوانیت بەرگری لە خۆت بکەیت؟ بێگومان ناتوانیت. هەر بۆیە یەک خستنی هێزی پێشمەرگە و گۆڕینی بە هێزێکی کارامە کە بەڕاستی پێم وایە پێویستە خزمەتکردنی سەربازی هەبێت لە کوردستان، چونکە ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بۆ یەخستنەوەی وڵاتەکە. کاریگەری لایەنە سیاسەکان لەسەر ئەم هێزە نەمێنێت، شتێکی ئەجگار گرنگە. بەڵام بەبێ هەبوونی متمانە لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستاندا هیچ شتێکی باش ڕوونادات. بۆ سەربەخۆیی و هەنگاونان بەرەو ئەو ساتە وەختە پێویستە ئەو قەیرانە ناوخۆیانە چارەسەر بکرێن و ئەلبەت ئەمەش سەرکردایەتی دەوێت. دەزانم هەموو هەوڵی بۆ دەدەن، بەڵام ئەگەر نەکرێت ئەوە ینی هەڵەیە هەنگاو بەرەو سەربەخۆیی بنیت کە خۆت ئامادەنیت بۆ دەشکەویتە بارێکی ئێجگار ترسناکەوە. هەر بۆیە چارەسەرکردنی ئەو قەیرانە ناوخۆیانە لە ئێستادا گرنگترین شتێکە لە کوردستان بکرێت. زۆر دەمێکە ئەمانی کە ئێستا تۆ باسیەکەی لە ناو کووردا باز دەکرێت، داوا دەکرێت، بەڵام گرفتە هەرە سەرێکیەکە ئەوەیە کە کلێنێک لە نێوان خەڵکو و لایەنی دەسەڵاتدارە دروست بووە، متمانە نەماوە. چۆن ڕێبەرانی کورد دەتوانن ئەو متمانەیە دروستکەنەوە هەر هیچ نەبێ لە پێناوی ئەو هەنگاوی کە دایانەوێت بۆ ئاین دەبینێن. well, in terms of making the decision, the referendum, I think it's obvious what Kurds will vote for, because سەبارەت بە دەنگدان لە ڕیفراندۆمەکەدا ئاشکرایە کورد دەنگ بەچی دەدات. دەمێکە مافەکانی کورد لە هەبوونی ناسنامە و لە هەبوونی دەوڵەت زەوت کراون، بەڵام پێویستە بزانرێت وڵاتانی جیهان سیر دەکەن و دەڵێن وڵاتێکی تریش کەس خواردومان ناوێت، سوودانێکی باشووری ترمان ناوێت. لە ڕووی مێژووییەوە سیرکە چی ڕوویدا؟ لە ئەفریقا لە هەندێک بەشی ئاسیا هێزە کۆلۆنیالیەکان زۆر بە خێرایی ڕۆیشتن، بەبێ ئامادەکاریەکی گونجاو ڕۆیشتن. دامەزراوەیەکی باشیان لە پاشخۆیان جێنەهێشت. ئیتر ئەو وڵاتانە بە شەڕی قورسی ناوخۆیی و بە دارماندا تێپەڕین. لەسەر کوردستان قسەم ئەوەیە پەلە نەکرێت. سربەخۆیی کوردستان لە بەرچاوە. سیرکە لە ئێستادا هەرێمێکی یاساییانی خود مختارت هەیە لە عێراق، هەرێمێکی دیفاکتۆی کوردستانیشت هەیە لە سووریادا، لە تورکیاش لەگەڵ ئەو بارە نەخوازراوەی کوردی تێدایە، بەڵام ڕۆژێک دێت حکومت لەگەڵ کورددا دانوستان بکات و تورکەکان خۆشیان ئەوە دەزانن. بۆ ئێرانیش کە لە هەموو شوێنێک زیاتر دژی سربەخۆیی کوردی عێراقا دەزانێت بۆچی ئەو ترسەی هەیە و سربەخۆیی کورد چۆن کاریگەری دەبێت. لێرەوە پێویستە کورد دڵنیا بێت لەوەی سربەخۆیی بەدەست دێنێت و دەشبێتە ئەندام لە کۆمەڵگەی نێونەتەوەییدا. بەڵام شتە سەرێکێکە ئەوەیە پەلە نەکرێت لە پێکێنانی دامەزراوەکاندا. بە هیچ گومانێک قسەکەت ڕاستە، بێمتمانەیی هەیە لە ناو کووردا. دەکرێت لە خوارەوەی هەڕەمەکەدا بزوتنەوە و جموجۆڵت هەبێت، بەڵام ئەگەر تۆ سیاسی بیت دەزانیت ئەوە لە بەرژەوەندیت نییە. بۆیە پێویست دەکات سیاسەکان ئەو بزوتنەوە و جموجۆڵە ڕێبەرایەتی بکەن و بە ئاراستەی ئاشتەوایی و ریفۆرمکردندا.
وەک بیرخستنەوەیەک تا ئێستا زۆر کەس هەن بەهۆی شەڕی ناوخۆیی کوردستانەوە بێسەر و شوێنن بۆ زۆر خێزان ئەمە ژانێکی قورسە ئێستا پێویستت بە پرۆسەیەکە تا کە سوکاری ئەو قوربانیانە بزانن لەکوێ نێژراون و هەروەهاش دەبێت جۆرێک لە لێخۆشبوون هەبێت چونکە ناتوانرێت ئەوانەی بەرپرسن لەو ڕووداوانە بخرێنە بەردەم دادگا شتی وەها نابێت بۆیە پێویستە ئەو ئاشتەواییە بەڕاستی هەبێت دەزانی قسە لەسەر ئەنفال و ژینۆساید لە شنگال زۆرن بەڵام کوا لێکۆڵینەوە لەسەر ئەو کارە ساتانە کوا پرۆسەی چاودێریکردنی ڕزگاربووان ئەمانە بەشێکن لە بەدامەزراوەییکردن لە هاوبەشی ئەو مەینەتیە هاوبەشەی کورد لە عێراق بینی چ سوودێکی لێوەرگیرە دوا پرسیارم پێ دوایە هەموو ئەمانە بێنەدی لە کاتێکە پەرلەمان لە هەرێمی کوردستانە پەکی خراوە لە کاتێکە حکوومەت بە جۆرێ لە جۆرەکان بۆشاییەکی گەورەی تیادایە لە کاتێکە ناتوانێت موچەی خەڵک دابین کرێ بچووکترین خزمەت گوزاری حکوومەت لەلایەکەوە کار دەکا بەبێ چاودێری پەرلەمان ئەمانە بەڕای جەنابەت چەندێک ئاماژەی نەرێنین بۆ ئایندەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. Well, first of all, with regard to the economic situation, nobody should expect یەکەم لەبارەی ڕەوشی ئابوووریەوە نابێت کەس چاوەڕوانی معجزەیەک بکات و لە پڕ هەموو شتێک باش بێت و نرخی نەوت بەرز ببێتەوە و بگوترێت ئیتر تەواو پێویستت بە ریفۆرمێکی تەواوی ئابووری هەیە بەداخەوە هەوڵەکان بۆ هەبوونی ریفۆرمی ئابووری وەک پێویست بەرەو پێشچوونی بەخۆوە نەبینیوە دەزانم خەڵک هەن کاری ڕژدیان لەسەر کردووە لێرەدا پێویستت بە خواستی سیاسیانە هەیە و هەروەهاش بە ڕێبەرایەتیەکی سیاسیانە کە بچێتە ناو خەڵکەوە و بڵێت هەنگاوی قورس و سەختی ئابووریانە هەن کە پێویستە بیانگرینە بەر و ببێتە نمونە بۆیان خەڵک چۆن گوێت لێ دەگرن یان قوربانی بدەن لە کاتێکدا بۆ خۆت نایکەیت ئەگەر سەیری شکستی ریفۆرمەکان بکەیت لە هەر شوێنێکدا بێت دەبینی ریفۆرمەکە نییە شکست دەهێنێت بەڵکو چۆنیەتی سەر و سەوداکردنە لەگەڵ ریفۆرمکردنەکەدا خەڵک ئەو کاتە پشتیوانی لەو ریفۆرمانە دەکات کە بزانێت لە بەرژەوەندی گشتیدایە هەنگاوێکی تر کە دەکرێت هەر لە ئێستاوە بندێت ئەوەیە خۆت لە نەوت دوور بخەیتەوە بەڕاستی پشتبەستنی کوردستان لەم ماوە کورتەدا بە نەوت پێم وایە هەڵەیەکی گەورە بوو کوردستان زۆر شتی تری لە بەردەستا بوو بیکات لە کوردستان دانیشتوانێکی خوێندەوار هەن بەڵام سیرکە چۆن بەکار نەهێنراوە سەبارەت بە قەیرانی سیاسیش خەڵک لەسەر شەقام ناتوانێت چارەسەری بکات بچیتە چایخانەیەک بە یەکێک بڵیت ئەم قەیرانە سیاسیە چۆن چارەسەر دەکرێت بێگومان ناتوانیت هیچ بڵیت چونکە دەسەڵاتی لە دەستدانیە ئەمە ئەرکی سەرکردە سیاسیەکانە ئێستاش لە هەرسێ لایەنە سەرێکیە سیاسیەکەی هەرێمی کوردستاندا بە قۆناغی ئاڵۆگۆڕی ڕێبەرایەتیدا دەڕۆن و هێشتا تەواو نەبووە ئێستا ئەرکی ئەو ڕێبەرە سیاسیانەیە بڵێن دەبێت ئەم قەیرانە کۆتایی پێبێت و هەر دەشبێت تەواو بێت و لە بری ئەم هەموو قەیرانە با هەنگاوەکان بۆ ئایندە بنرێن کێشەکەی ئێستا ئەوەیە ڕوانینەکەی لەسەر ئاستی نێونەتەوەیی کە پشتیوانی نییە کەس سربەخۆی کوردستانی ناوێت تەنها شتێک کە دایانەوێت ئەوەیە پێشمەرگە شکست بە داعش بێنێت و لەوانەیە بە پۆستەدا سوپاسێک بۆ کورد بنێرن بۆیە دەبێت قەیرانەکان چارەسەر بکرێن و کوردستان دەبێت بزانێت ئایندەی لەدەستدایە هەر بۆیە دەرفەتەکە بقۆزەرەوە و بڕیاری خۆت بدە و هەنگاوی خۆت بنێ و چاوەڕوانی کەسی تر مەکە ئەنجۆ زۆر سپاس دەکەم زۆر سپاس. زۆر سپاس.